پێشوازی دەکەن لەو خوازیارانەی دەیانەوێت لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بخوێنن. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لقی زانکۆی تەکنەلۆژی مالیزی بە ئەزموونێکی گەلێک ساڵەوە لە کوردستان و لە شاری سلێمانی کراوەتەوە. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەگەڵ UTM زانکۆی تەکنەلۆژی مالیزی یەکێکن لە زانکۆ هەرە پێشکەوتووەکان لەسەر ئاستی جیهان. بۆیە بانگێشتی فێرخوازان دەکەین با بێن لێرە بخوێنن. وەرن لە زانکۆی قەیوان بڕوانامەی سەنگین بەدەست بێنن و ئایندەتان مسۆگەر بکەن. خوێندن لەم زانکۆ نێودەوڵەتیە بە زمانی ئینگلیزیە. زانکۆکە تاقیگەی نوێ و تازەترین تەکنەلۆژیا بۆ خوێندکاران دابین دەکات و پەرە بە پرۆگرامە سەردەمیەکانی دەدات. ئێمە دەرفەتێکین بۆ ئەو خوێندکارە ئازایانەی کە ئەیانەیە بڕوانامەیەکی نێودەوڵەتیان دەستکەوێت و خوێندنێکی بەرزیان هەبێ. ڕۆژێکی تەواو لەگەڵ ستافی زانکۆی قەیوانین. ئیدارەیەکی نوێ ستافێکی بە ئەزموون دیدارت لەگەڵدا دەکەن. ئەم بینایی ئێستای خوێندکارانی تێدان دەگوازرێتەوە و نامێنێت. زانکۆ نوێیەکە لە قۆناغی تەواوبووندایە. بۆی ئەم زانکۆیەشم هەڵبژار لەبەرەوەی بە هەمان سیستەمی زانکۆی UTM مالیزی بەڕێوە ئەچێ هەموو سیستەمەکەمانەکو ئەوانە بۆیە ئەو زانکۆی ئەم هەڵبژار. ڕێم زانکۆیەوە توانی دەرفەتێکە بێ لە دەری وڵات لە ئەوروپا لە هەژ وڵاتێ بێ خوێنی. وە کۆمەڵە پرۆفیسۆر و مامۆستای زۆر باشمان هەیە کە هەمویان ئەزموونێکی دیاریکراویان هەیە لە بوارەکانی خۆیانە و ئەتوانین بە تەواوەتی سوودی لێ ببینن. و تایبەتمەندیەکەی ئەوەیە زانکۆی UTM بە تایبەتی قوتابی ئامادەکە بۆ داهاتوو خۆی. دەچینە دیدەنی خاوەن و سەرۆکی دەستەی ئەمیندارانی زانکۆی قەیوان. گزارشتی زۆری هەبوو لە هەمبەر پەرەدان بە زانکۆکە و گرنگی پێگەیاندنی سەدان کادری شارەزای تیارکراو بە زانست کە دوای دەرچوونیان هەلی کار و شوێنی ئایندەیان مسۆگەرە. شێخ فاخیر شێخ تەیب ئاوای وت. ئەم زانکۆیش یەکێکە لەو زانکۆیانی کە وەک لای هەمان ئاشکرایە لە ڕانکینی ئەوەی کە پلەبەندی ساڵانە دەکرێت 2010-2019دا لەسەر ئاستی عالەم 270 بووە. بۆیە کوالیتی خوێندن لەم زانکۆیەدا زۆر جیاواز. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەم فاکەڵتیانە پێک دێت. فاکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان، فاکەڵتی ئەندازیاری و زانست، فاکەڵتی زانستە پزیشکەکان. فاکەڵتی زانستە مرۆڤایەتیەکانیش ئەم بەشانە لەخۆ دەگرێت. بەڕێوەبردننی تەکنۆلۆژیا، بەڕێوەبردننی سەرچاو مرۆیەکان. فاکەڵتی ئەندازیاری و زانستیش لەم بەشانە پێک دێت. تەکنەلۆژیای پرۆگرام سازی، تەکنەلۆژیای تۆڕەکانی کەمپیوتەر و ئاسایشی تۆڕەکان. بڕیارە ساڵی 2019 بۆ 20 ئەم بەشانە بکرێتەوە. ئەندازیاری نەوت، ئەندازیاری میکانیک، ئەندازیاری بایۆمیدیکەڵ، ئەندازیاری شارستانی. بەرپرسانی زانکۆی قەیوان دەڵێن خوێندکاران دوای 4 ساڵ لەم زانکۆیەدا بە هەکبەیەکی پڕ لە تیارکراوە بە زانستی تیۆری و پراکتیکی دێنە دەرەوە. دەرچۆکان ئایندەیان مسۆگەر و پێگەێنراون. خۆکار و پرۆژەی دیکەی گروپی قەیوان لە کوردستان گەواهی دەرن چونکە خۆیان دەڵێن لێپرسراوێتیەک شانمان هەڵی نەگرێ هەڵی ناگرین. عوسمانەوە بەکرگەلی کوردستان، سلێمانی.